خۆ دروستی کردوێ ئەمەی ئاساری عێراقە لە ئاوەکەمان حالین ئیش ناکە عاتڵ بووە پرۆژەی ئاومان بۆ کرا پارەی ئەو گەنم و کێڵان ئەو شتایی کە تۆوەکەن کەمێ بەشیش کەمیان بۆ گەڕێتەوە. ئێستا ئێمە لەسەر ڕێگای سەرەکی سلێمانی کەرکووکین بەدەسە ڕاستمە دوای ئەوەی 83 کیلۆمەترمان بڕی لەسەر ڕێگای سەرەکی کەرکک سلێمانی و لە بەرامبەر ناحەی قەرهەنجیر بەدەستی ڕاستە و بە ڕێگایکی خیردا ڕۆیشتین بۆ ناوشوان. ناوچەیەکی دەشتایی بەشێکی کرابوو بە گەنموجۆ هەرچەنە ڕێگاکە قیر کرابوو بەڵام بێخزمەت بوو. چاڵ و چۆڵی زۆری تیا بوو. دوای بڕینی 15 کیلۆمەتر لە قەرهەنجیرەوە دەگەیتە دەی ساتی. خۆ ئەگەر وەک ئێمە نەشارەزابی ئەوە دەبێت 3-4 ئەوەنە ببڕی و ئینجا ناگەی و هەر زوو ون بووی. چونکە هیچ خزمەتگوزاریی ڕێگاوبان و هێما و ناونیشانێک نابینی. گوندی ساتی و شوێنەوارەکانێتی لە پارێزگای کردو. ئێرە دەواازەی دەی ساتیە خزمانی دێک کە زۆربیان بۆ بەرنمەکە هاتبوون و ئێستا زۆربیان تەنها بۆ سەردان و ئیشوکار دێنەوە دێ لێرە لە پێشوازی ئێمە یابوون. لە دوو ڕێگاوە ئەچیتە دێ کە ڕێکیان قیرەتە ناودێکە ڕێکشان کەمێک بە خۆڵە ئاڕۆیت ئەجا ئەچیتە دێوە. ئێمە لە ڕێگا خۆڵەکەەوە ڕۆشتین چونکە نزیکتر بوو. ئەوترێت شاز قاعدە هەڵناوەشێنێتەوە. لە ناو گرد و تەپۆڵکەکانی ناوچەی شوانە لە قوڵایی گەرمیانە کوێستانمان بینی. بێشە و چەم و قەوغا و چڕێکە تا نەیبینی ناتوانانی تەسەوەری ئەو ئاوە سازگار و هەوا دڵڕفێنە بکەی. حتمەن مات و حەیرانەبی کە ئەم نیمچە عەرعەرەت چۆن هەنجیر و قەیسی و خۆخ و هەناری گرتووە. لە پشتم دێوە بەرزیەکی لێ پێی ئەڵێن کەلداڵاژ یان کەلی گەورە لەو لاشەو بەرزاییە گەیە پێی ئەڵێن شاخی گاورمردوو بەر لەوەش کە بگەیتە ئێرە قەڵای شوێنەواری مێژووی هەزارکانی ئەبینی کە پاژماوەی مێژووی تیا دۆزراوەتەوە. ئەم دەیە زیاتر بڵێن ئەوەی کە بەروبووم و ژیانی خەڵکی لەسرە مەسلەی کشت و کاڵە وەکو گەنم و جۆ و ئەوەی کە بڵێن ئینسان کە پێوە سەر قاڵە و کەسابەتەکە یەکەم گەنم و جۆ ئەوانەیە کە کشت و کاڵی فەلاحەتی بەروبوومی دووەممان ئەم باخ و زەرعات و ئەوانەیە زەرعات بە هەموو شێعینەکانەوە بە هەموو تەماتە و نەوع و باینجان و بڵێن بیبەر ئەو شتانی کە لە هاوینە بەرهەم ئەهێنرێ و دوای ئەوەش باخمان هەیە زیاتر دێی ساتی مەنشورە بە هەنجیر هەنجیرێکی زۆر چاکمانەیەوە لە بەرچاوی خۆتانەی بینن ئەوە هەمووی باخی هەنجیرە زۆربەی ئەوەی کە بە ئەرزی بەراوی هەیە زیاتر بەراوەکانی هەنجیرە و زایدەن ئەنێ بڵێن زەرعاتوی وردش لەگەڵە بەڵێ هەنجیرە و هەنارە و قەیسیە قۆخە هەلوجەیە تەنانەت وەکو کوێستان گوێزمان هەیە گوێزی زۆرمان هەیە ترەیە لە کارساتی ئەنفالە وێران کرا و خەڵکەکەی ڕاجۆز کرا ئیتر
ئەوەی بۆ شارەکان و هەندێک ئەنفال بوو هەندێکمان چوونە ئێرانەوە لە 2003 تا 2003 تا پرۆسە ئەم ناوە جێیشی تیا بوو ئێستا تقریبن 18 ماڵی تایە بەڵام بە دەوری دێیەکەوە هەمووی لە ناو دێیەکە نییە لە بەرچاوتان تقریبن 12 ماڵێکی لە ناو دێیەکە پشتی ئەم گردەیشەوە 2 ماڵی تایە و ئەوە تریش خەڵکەکە پێی خۆشە لەسەر جادە و لە بەرزایەکان و لەسەر ئەرزوئاوەکانی خۆی تقریبن بڵاوی کردووە. ئەمە بەکری چۆخە عمەری ساتیە بە خۆی و 6 برایەوە کە ناسراون بە حەوت براکە لە ساڵی 1970ەوە بە یەکجاری بوون بە پێشمەرگە. هەرچەند ئێستا هەمویان پلەی باڵای سەربازیان هەیە بەڵام دەرەق بەم زەمانەیە جاروبار نیگەرانی و نائارامی لە دەنگ و ڕەنگی خۆی و براکانیەوە دەبینرێ. وە خۆی باسی کرد لە ساڵی 1970ەوە قاچاخە لە سەید ڕەئیس ئەشیوت زۆرێک لە شتەکانی خۆم یادداشت کردووە لە دەفتەرێکە نووسیوێتەوە کە لە 600 دێن نانی خواردووە. پێش هەموو شتێ ئێمە سوپاسی خۆی تەبارەک و تەعالاکەین کە توانیمان بگەینە مەرحەلەیەک کە کەناڵێکی کوردی لە چەمێکە لە شیوێکە لە کۆندەرەیەکی شوێنێک لە شوێنەکانی کوردستان بتوانێت مقابلەی خەڵکی کورد بکە باسی چۆنیەتی کورد و وەسفی منتیقەکەی خۆی بکە. ئەم دێ وەک کابراوتی هەموو کەس و کاری یەکن و تەبان و زۆر دێیکی بێ مشکیلە و دێیکی زۆر خۆش و وەگەوەیە لە گەرمیان کوێستان هەبێ لە گەرمیان لە وڵاتە ینی شوێنێکی زۆر مهمە ئەم ئاوسرا و شوێنە لەم هینە بەراوەکان نەبێ ئاید ساتین و لە خەریتە و تاپۆخراونەتە سەستاتی بە حکمیەوەی کەنیزگەل لە دەیەکەوە بەڵام دەیمەکانیان ئەوە لێرە بەرەژوور ئاید دێ گورگەی سەرخاسەیە ئەو بەرمان لە هەناس خۆمان بەو بەرەوە ئەمە ئاید دێی گۆرانە دەیمەکانی بەڵام بەراوەکان هەموو لەسەر ساتین و لەسەر خەریتەی ساتین لەم لاوە لە گورگەی ئەگەڕێنەوە لە خوارمانەوە لە گۆران و لەو تەنیشتی خۆراوامان لە هەیبە ئەگەڕێنەوە لە پشتمان لە جەڵفە و تقریبا حدودی قەرەنجیر ئەگەڕێنەوە کارەسات و بەسەراتێکی لەم دیاتوانی ئەگەر بەبیرت بێ شتێکمە باسکەی لەو ڕوان وڵی ئەوەی کە باس ئەکەن و ئەگەڕنەوە کاتی خۆی لە گرانیەکە ئەگەڕنەوە قەبرستانی سوالکەرەکانی پێڵێن ئیسا ئاسارێک ماوە هین بەردەکە باپیرەی ئێمە ئەچێتە لایەن بەیانی کە نوێژەکە لەسەرم ئاوە دەستنوێ شەڵەگرێ سیرەکە کۆمەڵە پیاوێک ڕاک شاون بانیانەکە ڕۆڵە وەرن ئەو سەردەمە خەڵگرانی بووە نانی جۆی دەستکەوت بێ مهم بووە بانکاڵێ ڕۆڵە وەرن نان بخۆن یەکێکیان جوابەداتەوە کە جوابەداتەوە تێت ئەڵێ ئەی ئەوانە بۆ نان 17 کەس بوونەڵێ ئەوە کان مردوون ئەمە ماوە تۆ لای باپیرە گەورەی ئێمە چەند ساڵێک وەزە هێمن بۆ تۆ دوای ڕۆیشتووە و کۆمەڵێک مەسەلەن بڵێن شوێنمان هەیە وەک ئەوانەی بڵێن ئاگردانە ئەوە گردێکە لە خواردەیەکەوە ناوی کەڵەکە ناو و گرد کەڵەکە ناو لە خوارتر ماڵ کەڵەکە ناوە چیان ئەو ناوانە بۆ ناون کاتی خۆی بە جۆرەی ئەوەی کە باسەکان کەڵەکێک گەورەیان کردووە لە ناوەندی زەویەکە لە ناوەندی گردەکە کەڵەکە بەردیان کردووە لەبەرەوەی ویستیانە زەویەکە بەکار بێن بەردەکانیان خڕەو کردو کردێنێتە کەڵک کردیان پێڵێن کەڵەکە ناو باسی مەرەزە کرا هەر خۆ جەناب ئەو کاتە داخلی ناودێکە بووین بەڵێ وتی لێرە مەرەزەش کراوە قوربان ئەمەی ئەو زەوی وایسە بەرامبەرمان ئەوە باخە ئەوەیش و ئەم لایش و شوێن ئەم باخانەش گشتی دیمە خوافی کاسێ علی سایق هەبوو جەبار هەبوو جەبار و قادر و ئەوانە پیکابیان پێ بووە هاتنە ئێرە چەڵتوکەکانە بپایزانیان بدەیان فرۆشت و ئەوانەی کە چەڵتوکیان کڕاکرد 4 فەردەیەدا کابرای سایقەوت کاکە بۆمان کڕەکە کوڕی کێنال خۆم چەند جار چووم لەگەڵ چەڵتو کاسێ علی سایق ئەمی بردە لای لە تیف ڕەشید چاوش لە چەمچەمال لە کەرکووک چەڵتوکەکانە فرۆشت ئەوەی کەیان فرۆشت ئەو کەیان تر کڕاکردەوە ئەیان هاوردەوە بۆ خواردن بۆ خۆیان دەی ساتی کۆمەڵێک دیاردەی سروشتی و جوگرافیایی تایە یەکێک لەوانە دۆزەقەیە دۆزەقەی مەلا محەممەد کە من لە بەردەمیان ئێستا وەساوم و دۆزەقەی
حاجی نامیقە ئەویش ڕۆژ شەڵاتمە لەگەڵ دۆزەقەی حاجی حەومین خۆر ئاوای من کەوتووە ئەم دۆزەقە وەک دانیشتوانی ئەم دەیە دەڵێن بەوە ناوی دەبەن یا شوێنێکە شوێنێکی ئاسی و شوێنێکی زۆر تەنگەبەر و شوێنەکە کە چڕە بەڕاستی و ئەمە سوودیشان لەم دۆزەقانە بینیوە لە کاتی شۆڕشەکانە یا لە ترسی تۆپ و تیارە و جێشی سوپاداگیرکەرەکان کاتونە ناوچەیە خەڵکی ئەم گوندە خەڵکی دەیساتی لێرە خۆیان شادۆ لەم شوێنانە نەدۆزرانەوە ئەوەنە شوێنەکە ئاسی و چڕە ئەمە نەخشەی هەموو توانی بڵین شوانە ئەمە نەخشی ئەم گوندەیەکە ئێمە مامۆستا فاتح خەڵکی دەیساتیە بەڵام ئێستا ئەمیش لەو دەیە دانانیشێ ئەو مامۆستای بەشی مێژوە و لە زانکۆی سلێمانی زۆر جار هەوڵی ساختکردنەوەی زانیاریە مێژویەکانی ئەم ناوچەیدا و بەدەکەی خۆشەوە ئەو ڕای وایە کە ئەگەر هەوڵی زیاتر بیرێت ئەوە دەتوانن بگەنە نەتیجەیەک لە پشتڕاستکردنەوەی زانیاریەکان سەبارەت بە مێژووی ئەو ناوچەیە بەپێی سەرچاوە شوێنەوەرناسیەکان مێژووی ئاودانی لەم گوندەیان لە گردۆڵکەکانی دەوروبەری ئەم گوندە گەڕێتەوە بۆ چاخەکانی پێشمێژوو و بە تایبەتیش چاخە مێژویەکان بەتەی سەردەمی گۆتی و لۆلۆیەکان مێژوێکی یەکجار دوورودێژەیە و خودی ئەم گوندەی کە ئێستا لێرە تەمەنی لە سەدەیەک زیاترە گوندی ساتی ئەگەر بەپێی سەرچاوی باڵین زانستی بێت بۆ نمونە دەلیلی شوێنەواری عێراق کە ساڵی 1976 دەرچووە ناوی ئەم گوندا هێنێ بە سەرتی و لە هاوشانی ئەمەدا چەند گردۆڵکەیە گۆک شوێنەوار ئەناسێنێ بۆ نمونە خراپە هەزارکانی قەڵاتە ئەم باڵین چەند شوێنێکی ترکە بە بەڵگەی ئەوەیە کە مێژووی ئاودانی لەم ناوچەیە یەکجار دوور و درێژە ئێرە بەر لە 1970 گوندی ساتی لە ڕووی کارگێڕێەوە سەر بە نەحی شوان بووە بەڵام ساڵی 1970 بە پێی بڕیارێکی ئەحمەد حەسەن بەکرد گوندی ساتی لەگەڵ چەند گوندێکی دەوروبەریاک و هەیبە گۆران گورگەی جلفا خراونەتە سەر نەحی قەرهەنجیر نەحی قەرهەنجیر ساڵ لە 1970 گوندێکی بچکۆلانە و بەناوی قەرهەنجیر بەڵام بەپێی ئەو بڕیاری ئەحمەد حەسەن بەکرد کرا بە ناحێ و چەندین گوندی ناوچەی شوان و جەباری خرایە سەر ئێستش بە گوندێکی دیار و بەرچاوی ناوچەی شوان و نەحی قەرهەنجیر و پارێزگای کەرکووک دانرێت ئێرە ناوچێکی استراتیجیە بەوەی کە چەند کیلۆمەترێ لە خوارەوە سەدی خاسی لەسەر دروستکراوە سەدی خاسش بۆ خۆی نزیکە چەند گوندێکی کەوتە ژێر ئاوەکە پێویستی بەوە بوو کنە و پشکنی لەو شوێنەوارانە بکرێ بەڵام بەداخەوە بزانم بەڕێبەراتی شوێنەواری کەرکووک تا ئێستا کارێکی گرنگیان بۆ نەکردووە یان بۆ پشکنینی قەڵاو شوێنەوارەکانی ناوچەی پارێزگای کەرکووک نەکردووە نازەم بەهۆیەوە کە کەرکووک یەکلایی نەکراوەتەوە بێتە سەر هەرێمیان بەغداد جناکۆکە لەبەرەوە دەست بۆ هیچ کارێکی کنە و پشکنی نابرێت زۆر بەداخەوە ئەمەی لە بەردەستی منایە دەلیلی ئاساری عێراقیە حکوومەتی عێراقی کاتی خۆی 10 ساڵ جارێک کنە و پشکنینی کردو بۆ شوێنەوارە مێژوویەکان یاخۆ شوێنەوارە دێرینەکان لە عێراقدا بەپێی ئەم دەلیلە بێت دەی ساتی بە یەکێک لە کۆنتترین دێکانی ناوچەی شوان دادەنرێت و لەگەڵ ئەوەشا چەند نمونەیەکی هێناوەتەوە کە چەند گردۆڵکێکی تایە کە مێژووی ئەم گردۆڵکانە بۆ زیاتر لە 5,000 ساڵ پێش ئێستا ئەگەڕێتەوە بۆ نمونە وەک خراپە هەزارکانی قەڵاتە خراپە قەبرسان کە هەموو ئەمانە لە چواردەوری گوندی ساتیان و لێرەدان کە ئەمە ئەم دەلیلە گرنگیشی خۆی هەیە چونکە سەرجەم گوندەکانی کوردستان یاخود سەرجەم شوێنەوارە مێژوویەکانی عێراق لەناو ئەم دەلیلەدا هەیە دیارە لە کۆندا پێش ئەوەی کە ئەو قوتابخانە مۆدێرنانی ئەمڕۆ بکرێتەوە یاخود ئەو بە جۆرێکی جیاواز
خەڵکی زیاتر لە حوزرەکانە خوێندویانە و تەنانەت خەڵکێکی زۆر کە چووە لە شارەکان خوێندوێتی چکە کورد بەردەوام هەوڵی ئەوەی داوەکە خۆی ڕۆشنبیر کا بە دوای خوێندن نابگەڕێ بەڵکو کورد خوێندنی وەکو خۆراکێکی ڕوحی وەرگرتووە و لە گوندی ساتیشدا مزگەوت هەبووە لە ناو مزگەوتەکەدا حوزرە هەبووە و خەڵکی گوندی ساتی گەنجانی گوندی ساتی زیاتر لەو حوزرەیەدا خوێندویانە و کە وتاربێژی مزگەوتەکەیش ناوی مەلا محەممەدی ساتی بووە بەڵام دواتر لە ساڵ 1976 بۆ 1970 بۆ یەکەم جار حکوومەتی عێراقی قوتابخانەی لە گوندی ساتیدا کردوێتەوە ئیتر بایەخیان بە خوێندن داواتە لەو کاتەوە قوتابخانەی تیادا هەبووە گوندی ساتی بەڵام بەناو جاری وا هەبووە کە گوندەکە ڕوخێنراوە یاخود تووشی پرۆسی ئەنفال بووە کە چۆڵکراوەی تر قوتابخانەکەیش لەگەڵ ئەوەدا نەماوە و ئەمڕۆژ قوتابخانە لە گوندی ساتیدا هەیە بەڵام و قوتابخانەی کە هەیە قوتابخانەی سەرەتایی ئەواتە ناوەندی و ئەعدادی تیان نییە وە کاری نەگەڕانەوەی دانیشتووی گوندەکانی ناوشوان سەرجەم گوندەکانی تریش لە کوردستان هۆکارەکەی وەیە کە زۆربەی گوندەکان خوێندنگەی سەرەتاییان هەیە و هەندێکیان نییانە ئەمە وا لە خێزانەکانەکە خوێندکارەکانیان کوڕکچەکانیان کە لە ئەچنە ناوەندی لەبەر خاتریەوەم بگەڕێنەوە شار و لە شار نیشتەجێ بن وەکو گوندی ساتیش زۆربەی ئەوانەی کە خەڵکی ئەم دێن لە چەمچەماڵ و هەولێر و کەرکووک و وەتا سلێمانیش نیشتەجێن بەهۆی ئەوەی ناگەڕێنەوە یان بەشێکی کەم گەڕاونەتەوە لەبەری خوێندنی ناوەندی تیانە خوێندن هۆکارێکە هۆکارێکی ترەوەی کە دانیشتوانی ئەم گوندە کەمێکی گەڕاونەتەوە لەبەرەوەی زۆربیان کراون بە فەرمانبەر و چونەتە حیزب و حکومەت و بوونە بە فەرمانبەری حکومەت لەبەرەوە ناتوانن بێنەوە گوند وەکو هۆکارێکی تریژەوەی کە تاکوم ئێستا حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق کە ئەم شوێنە ناوشوانە سەر بە حکومەتی عێراقی و هەرێمی کوردستان هەرشیان خۆیان بە خاوەنی ئەم شوێ نازانن کە سەر بە کەرکووکە تا ئێستا نەیانتوانێت لە ڕووی پیشە لە ڕووی کشتتوکاڵیەوە خزمەتێکی تەواو بکەن و کەرەسەکانیان بۆ دابینکەن ئەگەر نمونەی جوتیاران بێنیتەوە پارەی ئەو گەنم و کێڵان ئەو شتایی کە تۆوەکەن کەمێ بەشیش کەمیان بۆ گەڕێتەوە لەبەرەوە مەسروفێکی زۆرەیە حکومەتی هاوکاریانی نەکردووە لەبەرەوە خەڵکی ڕێژەیش کەمێ گەڕێتەوە تەنەگەڕێ مێرگی بەهار دەمنانێتەنە دەمی دەمنانێتەنە دەمی ئێرە بەردەم مەشکەوتی کونەکەمتیارە جێیەکی دڵڕفێنە خۆ هەرچەنە ئەم دێ نیمچە چەپەکە و سرەڕێنیا بەڵام پێچێت دەست و خەتی هەندێک گەشتیاری بێبەزەیی گەیشت بێت هێرش ئەوە تا پاژماوەیەکی زۆریان جێشتووە و ناچار خەڵکی دێکە خۆیان کۆیەکەنەوە یەکێک لەو شتانەی کەم دەی پێدەناسرێتەوە ئەنجیری ساتیە باوکی مامۆسەفاتێ جێڕابیەوە کە لە ساڵانی هەشتاکانە بە یەکجاری بای 500 بۆ 1000 دینار هەنجیری فرۆشتووە لە ساڵی 1970شە هەر بە پارەی هەنجیر حەجی کردووە کاک بەکریش بەدەم ڕوانین لە باخ و باخەتەکان ئەو زانیارانی پژڕاست کردە و ئەویش باسی ئەوەی کرد کە لە ساڵانی پێش 1970ەوە بەر لەوەی دیەکەیان داگیرێت ڕۆژانە 250 تا 300 سنۆ هەنجیر فرۆشراوە ئەم پیاوەژێکێکە لە کوڕەکانی چۆخە عومەر لە مناڵیەوە تا ئێستا یەکێک لە هیوایەتەکانی مارگرتنە بەهۆی ئەو هیوایەتەشەوە خەریکە بڵێن بەقەت کەسێکی ئەکادیمی شارەزایە ئەتوانێت زۆر بەباشی توێکاری بۆ مار بکات و ئەیوت مارجۆی لە زمانیایە و لەوێەوە گوێ ئەگرێ اینجا ئەگەر مارە گەستایە سەر پێ و شەڕی لەگەڵا کردی ئەوە پێتەوە نایە ماری ڕەش ئەگەر ژێری سپی بوو ئەوە ژەهراوی و مەترسیدارە ئەو بەشێکی زۆری ژیانی چیرۆک و کورتە چیرۆکە توانایەکی باشێ بوو لە جێڕانەوەی ڕووداوەکانە و غەدری زەمانە جارێک کاری لە یادەوەرەکانی نەکردووە ئێمە حەوت برا و دوو ئامۆزا لەگەڵ 4 پێرمەگەی تر کە خزم و کەسی خۆمان بوون ماینەوە 12 نەفەر بووین ئەم 12 نەفەر ماینەوە لە منتیقەی شوان و جەباری 3 مانگ و 15 ڕۆژ ماینەوە لەم منتیقەی شوان و جەباری جێش و جاش بە هەموو شێوەیەک ئەگەڕان بە شوێن ئەو خەڵکەی پاژماوەی پێرمەگە کە مابەوە
ئێمەش کە جێش ئەهات بۆ منتیقەی شوان ئەچوونە جەباری شەو لە جادی قەرنجماندا چوونە جەباری کە ئەچوو هجمی هێنا بۆ ئەو ناوە ئەگەڕا بۆ من ئێمە هاتین و منتیقەی شوان و هەتا خاڵخالان و دەم زێ و هەڵەت ماسخەلان هەیە ماسخەلان و ئەمانە لەم منتیقانە خۆمانە شاردەوە ئەم سێ ماونیوە پەیوەندیمان نەبوو بە خەڵکی ناوشارەوە کە خواردنمان بەو شێوە بۆ بێنن خواردن سێ مانگمان بۆ خۆمان قایم کرد خواردن سێ مانگمان قایم کرد لەو خواردنی کە خەڵک جێهێشت بوو لە منتیقەکان ئێمە بە شەو ئەمان شاردەوە لە خاوەنشی کە داینابوو بێتەوە سەری بیباتۆیان ئەوانەمان دوور ئەخسەمان بۆی کە دەست ئێمەکەوێتەوە ئێمە بزانین لەکوێ کە پێویستمان بوو بچین بیخۆین نانمانە کرد چێشتمانە کرد ئاسکمانە کورس ڕێویمانە کورس چقە بڵین کەرەشتمان دەستەکەمان کوست ئەمان خوارد یەک دوسێ حیوانێت جێما بوو لە دوای یەک دوومان لە منتیقەی گوندێکە ئاوباریکی پێڵن ئەو دوو حیوانە چەند وەختێ ما بوونەوە دوای دوو مانگ ئێمە لە شاخێک ئاسی دامانگرت سەرما بڕی خواردمان چون بەبێ خۆدی گوڵیگەن بۆ لە شوانی کە بەرمێگران نەگوڵێک و نەکسیان و چوان چەند لە دێدا هەبێن هەردەهێنەر چەند لە دێدا هەبێن شتێکم بۆ باس کە ژیانی ئێوە گوزەرانی ئێوە کاتی خۆی لەم دیا و چەندێک مەینەتی و ژیانی قورسان بەسەر خوا باسی کەم هەتا سبەنە مەینەتی من و ئەم جەماعەتە کوڕ تەواو نادێ هەر جەی لە قەرەنجی دەرە توی یەک کایوەک بەرگای ساتێگر ئەیسووتان ئەچویم خەرکەکە دانیش لەو دوورە ئەچوی مەتەکیان خەرکەکان وان نەزانی کوڕەکان من جەیشەکە تێنی خەرکەکان ڕۆی بە تاریخێک و بە کزێک و ئەمامەوە لێیە کوڕەکانی پێشمەرگە بوون کوڕەکان و چەکدار بوون پێشمەرگە چەکدار پێشمەرگە پێشمەرگە واللهی ئیتر قسمەتیان وابی کە گیریان چوونە ئەمن کارکوی سێ مانگ 4 مانگ سڕنەگوم بی چەند نێداد و بێدادمان کرد ئەم کوڕە لە هیچ کوێوە دەنگ و سەنگیان نەبوو لە دوای ئەوە تەلەفۆنێکمان بۆ هات خەڵ پێمانی وت وتی هان لە عەبوغرێ بنارەکان کەمار و سەریوتیانە ئەگەر نەماندینن لەوانەیە لە ناو بچین بێن لێرەن بماندین منی چوون موواجەیانم کرد سەیرم کرد دانیشتە کەماڵ دیژاسەیە لەبەر یابین ئەمە نە تازی دریابی گۆشت پای لە بنەوە هەرکوی ئەمە نە دەرچوی وەک کۆندەرا وەک سەرە هەوجار گۆشتوی دەرچووی لە پای داوانەکەی دابێبانیان چوی مەلای شەریفیشە لە دەغارە چشتم بۆی برد بەخشانەوتم بە قوربان من درەنگ تێمە بۆی بەخشینتەوە وتی وەڵی دایە من هەم لە هۆدەی ئیدام هەر ڕۆژە ئیدام بکەن ئیدام بکەین گوێ لێیە چەند چیت کرد لەو کاتەکەوای کوڕە چی بکەم ئاسمان بەرز و زەوی نەزم چیە کرێ بەرژن چی ئەکرێ نە عەرەبی مەزاری نە زمان مەزاری کولی مانگە دوودا ئەچوومە عەبوغرێ بوو ئەهاتمەوە باوکەکان عەمر قەبزیە بوو گوێ لێیە بەو دەردەوە مانەوە دەی پێشمەرگە تاویاوە وەک پێشمەرگە تاویاوان هیچت کریان بەرنەدن چیمانینێکمان لە خەیزەرانە کوێیە محامیەکمان کرد محامی هاتەوە وتی بەریانیدا بە سەیارەی حکومی گەینە حەسیرەکە لەوە تەلەفۆن کریابی وتمیان شەریف ئەمر ئیدامی دەچوێ لێ بگەڕێتەوە اینجا دوای ئەوەی باوا بەحسی بەسەرمانە چیمانە مۆرخوادە هەنێماینەوە لە مۆرخوادە هاتینەوە هەمسا خانمان کە خانەکان هاتن سوتانەی چیمانە دارە قوتە چیمانە ناسر و میسر بەخوا چیمانە سەرگەڕ و هەر هاتین خانەکەمان چەک کرد و هاتنیان سوتان ژیان و حالمان نەبوو بەخوا ئەلێرە تاخمێ خانومان کرد لە شوێن ئەو تویە خوا ئاگای لێ هاتن لە بەز و بتون دەریان کردستانێ هەر جاشەوە فرای خانوکردن هەر خەرفرای خانەکە پێمان ناخۆش دەبی چونکە ئەیان سوتان و هاتینەوە چاکمانە کرد و هاتنەوە لەوێ لەپڕ لە من هاتە جواب دایکە شەرت و هارەکەی وتی ئاوا ناتوانێ ئاوا کچەکە مارەکەی سەڵنووس قازە ڕێدەوە هەشدە پێ ئەیارەکەی خانووی سێقاتی دەوە بەرز بێتە لارەکەی وەناو شەمال لێ ناوێ بێم بێستە
شوانی شمشام فرجون هی بختی باوجیە